خۆی ئەگەر بە مێژووی جوولانەوەی ڕزگاری خوازی میلەتەکەمان دابچینەوە لە هەموو قۆناغ و کات و ساتەکاندا هەر کاتی کورد یەک ڕووز و تەبا بوو بێت دەستکەوتی چاکی بەدەستێنانە هێناوە. بۆ نمونە ئێمە لە ساڵی هەشتا بەرەی کوردستانیمان لە کوردستانی باشوور دروست کرد. ئەو بوو نەتیجەکەی ڕاپەڕینێکی سەرتاسەری جەماوەری کوردستانی کرا، هەموو دام و دەستگاکانی حکوومەتی باسی فاشی ڕاماڵرا. نەتیجەکە چی بوو؟ نەتیجەکە لە نەتیجەی یەکبوونمان و یەکریزمان و پێکەوەبوونمان بوو. ئێستاش هەموو کاتێک کورد ئەگەر ناوماڵی خۆی ڕێک نەخاتن، نە بە سەدر ماڵی ئێمە ڕێک دەخرێ، نە بە سونە ماڵی ئێمە ڕێک دەخرێ، نە بە شیعش ماڵی ئێمە ڕێک دەخرێ. ئێمە خۆمان پێویستە لە ناو خۆمان لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆ دەستکەوتێکی گەورەیە بۆ کوردستانی باشوور کە خۆی دەبینێتەوە لە هەرێمێکە، لە دەسەڵاتێکە، پەرلەمانی هەیە، حکوومەتی هەیە، دام و دەستگای ڕسمی هەیە. پێویستە بەڕاستی کورد دایمە بیر لەوە بکاتەوە ناوماڵی خۆمان لە هەموو لایەک زەروریترە، چونکە چەند خۆمان بەهێز بین، تەبا بین، پێکەوە بین، ئەتوانین زیاتر هەموو ئەو هەدەفانێک کە هەن کە ماون بە پێشین و بەدەستیان بێنین. هەموو لایەکمان هەریەک بەش بە نسبەتی خۆی مەسئولیەتمان لەسەر شانە. بەڵام ئەوەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە دەگوزەرێ بەڕاستی ئەوەی کە برادرانی پارتی دیموکراتی کوردستان کردیان بۆ ئیتفاقە سێقۆڵی کە لەگەر سەدر و لەگەر سونەکانە بەبێ پرسی و ڕای هەموو ئەو حزابە کوردیانەوە کە لە هەرێمی کوردستانە چ لە پەرلەمانە بەشدارن و یاخود لە دەرەوەی پەرلەمانە. بۆ پارتی و بۆ بەڕێستەرۆکی پارتی شوا باش بوو کە بەڕاستی پێش ئەوەی ئەو ئیتفاقی بکاتن لەگەر ئەمانە هەموو لێپرسراوی یەکەمی حیزبەکانی کۆ کردباوە کە چ پێویست دەکاتن ئێمە بیکەین بۆی بە یەکدەنجی بە یەکڕێزی پێکەوەی بچین لە بەغداد داوای داخوازیەکانی خۆمان بکەین. جا چ پۆستی سەر و کۆمارە، چ پۆستەکانی ترە کە ئێمە شەریکێکی حەقیقی دەسەڵاتی حکوومەتی فیدراڵا بین. چکە ئێمە ئەگەر بەو شێوە بیتن بەڕاستی ئەو دەسەڵاتانەی کە هەشمان بووە نامێنێتن بەو شێوەی کە بیری دەکرێتەوە. بەڵام لە پڕێکە کە ئەوان چوون ئەو وەسیقیان لەگەر کوتلەی سەدری و لەگەر جەماعەتی سونە واژۆ کرد کە لە وەسیقەیەکەش هیچ شتێکی ئەو لێ ڕەچاو ناکرێتن کە بەڕاستی بەرژەوەندی میلەتەکەمان تێدا بیتن لەسەر ناوچەند جێ ناکۆکەکان، لەسەر مەسەلەی بودجە و میزانیە، لەسەر مەسەلەی هێزی پێشمەرگە. ئالە ڕۆژانە موقتەدا سەدر لە چاپێکوتنێکە ئەڵێ پێشمەرگە میلیشیایە. پێشمەرگە ئەو خەبات و درێژە و قارمانەتی کە بۆ هەرێمی کوردستانی نواندووە، ئەو دەستکەوتانە هەموو لە ڕێگای ئەوانەی کە شەهید بوون لەو پێناوەدا و ئەوانەی کە پێشمەرگە بوون ماندوو بوون لەو پێناوەدا بەدەست هاتووە، بە ئاسانی بەدەست نهاتووە. ئەو ڕۆبێ پێشمەرگە وەکو حەشدی شعبی دوێنێ پێرێ دروست بۆ بەنسبەت پێشمەرگە لە جوولانەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا جێ و شوێنی خۆی هەیە. بۆ مەسەلەی لەشکر کێشەکەی تۆشە ئێمە وەکو چۆکو هەرێمی کوردستان چۆکو حکوومەتی فیدرالی عێراقیش دیارە بە پێی سیاسەتی دەوری ڕێککەوتنامەکانی نەتۆ یەکگرتوەکان و مەجلیسی ئەمن کۆمەڵی خاڵبەندی هەیە کە هەموو دەوڵەتێک پێویستە ڕێز لە سیادی دەوڵەتەکەی جیرانەکەی خۆی بگریتن ناکرێتن مەسەلە سیادی ئەو وڵاتە پێشێر بکرێتن. بۆیە ئەو لەشکر کێشەی تورکیا کە ئەمڕۆکە کە لە بەشی زۆری ناوچە سنووریەکانی کوردستانە هەیە، من پێمای ئەو بەزاندنی سیادەی دەوڵەتی عێراقیە، چکە هەموو دەوڵەتێک سنوورێکی جوگرافی تایبەتی خۆی هەیە، پێویستە احترامی لێبژێ، ڕێزی لێبژێتن ناکرێت بەم شێوەیە سیادەی وڵاتێک لای وڵاتێکی ترەوە پێشێر بکرێت. بۆ هەموو وڵاتێک ئەوە ڕەوایە کە بەڕاستی احترام ڕێز لە سنووری جوگرافی وڵاتەکەی تەنیشتە خۆی بگریتن. بۆیە ئەوانەش هەموو کە ئەمڕۆ بەو زەختەیە کە موشک بارانکردنی هەولێر لەلایەن دەوڵەتی ئێرانی و پازدارانەوە لەشکر کێشەکەی تورکیا، ئەوە یەکە کۆمەڵێک ئەجندای خۆی هەیە بۆ ئەوەی کە بتوانێتن بێ چەند دەستکەوت لە عێراقا بەدەزێنێ. هەموو لە نەتیجەی
پەرش و بڵاوی عێراقا چ شیعەکانن چ سوننەکانن چ ئێمەی کوردیش لە نەتیجەی ئەو پەرش و بڵاوی و ئەو ناتەبای و ئەو وەزعەیەکە ئەو دەوڵەتانی ئەقلیمیش ئەوڕووکە هەریەکە لە شوێنی خۆی تاو دەداتن بۆ ئەوی بتوانێت ئەژندای خۆی لە دەوڵەتی عێراقا جێبەجێ بکات هەموو لە نەتیجەی ئەوەیە کە بەڕاستی ئێمە نەمانتوانێت وەکو پێویست ئەو یەکڕوزی و تەبایە بپارێزین بۆی ئێمە ئەوڕووکە بتوانین لە زیاتی ئەوەی لە تورکیا و لە ئێران و لە عێراق و لە سووریا داوای مافەکانی خۆمان بکەین وەکو کورد بچین لە مەحافلی دەوری لە ئەنجومەنی ئاسایش لە نەتەوە یەکگرتوەکان وەکو کورد ئێمەش حەقێکی شەرعی خۆمانە کە وڵاتی خۆمان هەبی سنووری جوگرافی خۆمان هەبی ئابووری سەر بە خۆمان هەبی ئەوە هەموو حەقێکی ڕەوایە بۆ میلەتێکی وەکو ئێمە کە زیاد لە 6 ملیۆن کەسین هەر لایەنێکیش هەر حزبێکیش بەڕاستی من قەت لەگەر ئەوە نیم کورد بی لەوە بکاتەوە کورد بکوژێت چکە ئێمە تەز خۆمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەرێمی کوردستان لەگەر برادرانی پارتی لەگەر ئەحزابی تر لەگەر ئێمە مێژیش تاڵمان هەیە بەدەست ئەو شتە خراپانەوە هەموو کاتێک کە دژایەتی یەکترمان کردبیتن جگە لەوەی کە هێزێکی مرۆیی گەورەمان لەدەست داوە تر سلبیاتێکی زۆر خراپی وە چونکە شەڕی کورد بە کورد نەتیجەیەکی خراپە دەرهاویشتەیەکی خراپە بۆ ئایندەی کورد خراپە بۆ ناوناوبانجی کورد خراپە بۆی زیاتر ئەگەر بیر لەوە بکەینەوە کە ئێمە بەگژێکەوە بچین زیاتر هەوڵ بدەن یەکگرتوو بین پێکەوە بین هەموو وڵاتانی ئەوانەی کە کوردستان بەسەدا بەش کردووە سەلمێنرا کە بە شەڕ چارەسەر ناکرێتن هیچ شتێک دنیا ئەوەی سەلماند دوو جەنگی جیهانی گەورە ڕوویدا هیچ چارەسەرێکی بۆ نەکرا کەواتە شەڕ چارەسەری کێشەکان نییە بەڵکو ئاشتی و تەبایی و دیالۆگ و دانیشتن و گفتوگۆکردن پێکەوە لەسەر مێزی گفتوگۆ کێشەکان چارەسەر دەکرێن هەموو لایەنیشی بزانین کە کوردیش حەقێکی شەرعی خۆی هەیە دەوڵەتی هەبی خاچی هەبی سنووری جوگرافی هەبی ئابووری سەر بەخۆی هەبیت ئەمە نازانم پارتی چەند لەو وەزع بەشدارە بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە پاش ئەو شەڕە ناخۆی و نەگریسی کە لە هەرێمی کوردستانە ڕوویدا ئێمە لەسەر زاری ڕەوانشاد مامجەلال کورد کوشتنمان حرام کردووە تەجریممان کرد جەریمەیەکی گەورەیە قەت جارێشتر بۆ ئەوە ناچینەوە کە بەڕاستی نە هەوڵ دەین شەڕی کورد بە کورد دروست بیتن نەخۆشمان بیکەین ئێمە لە هەوڵی ئەوەدان کە بەڕاستی ئەوەندەی بۆمان بکرێتن لە زیاتی ئەوەی هێزێکی دەرەکی بین بۆ سەر کورد ئەچین گفتوگۆ لەگەر وڵاتەکە ئەکەین بۆی بتوانین مامجەلال ئەوەشی کرد کاتی قازار ڕەحمەت لە گۆڕی بێت مامجەلال سەردەمی حکوومەتەکەی ئۆزاڵە لەگەر تۆرگود ئۆزاڵە قسەی کرد توانی دەورێکی شیاو بینی بۆ ئاشتەوایی لە نێوان پەکەکە و لە نێوان حکوومەتی تورکیا کەواتە ئەوە ڕێیەکێتی حەز دەکە هەموو کێشەکان بە گفتوگۆ چارەسەر بگرێتن نەک پەنا بۆ چەک ببدرێتن چونکە چەک چارەسەری کێشەکان چەک زیاتر قوڵکردنەوەی ئێش و ئازارەکانە من ئەڵێم هەموو ئەوانە کە کوردستانیان بەسەر دابەش کراوە نەکردو هەموو ئەوانی تریش مەبەستیان ئەوەیە کورد نەگا بە ئەوەی کە دەوڵەت و کیانێکی سەر بەخۆی هەبیتن کەواتە کوردیش لە بەرامبەر ئەوە حەقا خۆی کۆ بکاتەوە بڵێ ئێمەش قبوڵمانی ئێوەش بێن لە ئێمە دەنوێ ئێمە بکوژن ئێمەش پێکەوە دەبین هەتاکو دەگەینە ئاوات و ئامانجەکانی خۆمان